قەڵتان لەبێت لە نیام لا بڕگێکی نوێی تەندروست بە لەگەڵتانم لەم بڕگێدا باز لە هەڵئەوسانی گورچی لە دەکەین. بزانین هەڵئەوسانی گورچی لە چیە و گرنگترین نیشانەکان کە لە کەسێکدا دەرئەکەوێت چییە و لە چ قۆناغێکدا دەکرێت نیشانە لە کەسێکدا دەربکەوێت. ئایا سەرەتا کە تووشی هەڵئەوسانی گورچی لە دەبێت هەستی پێ دەکرێت یان نەخێر کاتێک کە قۆناغەکەی بەرەو سەرەوە ڕۆژ ئەو کاتە نیشانە لە کەسەکەدا دەردەکەوێت و هەستی پێ دەکات. و بزانین ئایا منداڵان یاخود لە چ تەمەنێکدا دەکرێت زیاتر هەڵئەوسانی گورچی لە ڕوو بدات و لە هەردوو گورچیلەکەدا دەکرێت هەڵئەوسان ڕوو بدات لە یەک کاتدا یان نەخێر دەکرێت لە کاتی جیاوازدا و تەنها لە یەک گورچیلەشدا ڕوو بدات. گرنگترین زانیاری لەسەر هەڵئەوسانی گورچیلە وەردەگرین دەچینە لای دکتۆر محەممەد ئیسماعیل نادر پسپۆڕی نەشتەرگەری گورچیلە و میز و میزەڕۆ و پرۆستات و نەزۆکی پیاوان لەگەڵمان نابن. هەڵئەوسانی گورچیلە بریتیە لە کۆبوونەوەی میز لە ناو گورچیلەیە. ئەم کۆبوونەوەیە یا ئەوەیە بەهۆی گیرانە و بەرگریە یا ئەوەیە بەهۆی گەڕانەوەی میزە لە میزەڵانەوە بۆ گورچیلەکە. هۆکارەکان زۆر هۆکاری زۆرمان هەیە. یەکەم هۆکار کە لە هەمووی باوترە بەردی گورچیلە عادەتی کە ئەجۆڵێ ڕاڕەوی میزەڕۆ ئەگرێ میزەکە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ گورچیلەکە ئاوسێنێ. ئەمە لە هەموو هۆکارەکان باوترە کە ئێمەی بینین. هۆکارەکانی تر دوو گیانی ئیکات بەڕاستی لە ئافرەتانە دوو گیانی ئیکات کە ئەو ڕەحمە گەورە ئەبێ ناڵەکەی تیا زەختە خاتە سەر بۆری حالب ئەو بۆریەیە کە میز ئەگەێنێ لە گورچیلەوە بۆ میزەڵان کە زەختە خاتە سەری گیرانێک دروست دەبێ ئاوسان دروست دەبێت لە گورچیلەکە. هەروەها هۆکاری ترمان زۆرە وەکو ئەوەی پرۆستات لە پیاوانە ئەگەر گەورە بێ و نەتوانێت کەسەکە میز بەتاڵ کاتەوە هەردوو لەوە چێ بە ئاوسێنێت. هەروەها دوور لە هەموو نەخۆشەکان بەسترە مەواقعە گرەی سەرەتانی کە لە میزەڵانە بێ یان لە گورچیلەیە بێ لە میزەڕۆیە بێ ئەویژە بێتەوە هۆکار. هەڵئەوسانی گورچیلە 4 قۆناغی هەیە. ئادەن ئێمە قۆناغەکان بە سۆنار دیاریەکەین. دکتۆری سۆنار سێریەکە و پێشان بینێ و ڕەسمشمان بۆ داهێنێت پێماڵێ کە لە چ قۆناغەکەیە. بەپێی قۆناغەکانیش چارەسەر و حاڵەتەکەشە گۆڕێ. قۆناغەکان 4 قۆناغەمە گوتمان. قۆناغی یەکەم ئەوەیە کە حەوزی گورچیلە کەمێک ئاوسێ. قۆناغی دووهەم ئەوەیە کە حەوزی گورچیلە زۆر ئاوسێ بەس ژوورەکان نەئاوساوە. قۆناغی سێهەم ئەوەیە کە حەوزی گورچیلە و ژوورەکانیش ئاوساون. لە قۆناغی چوارەمە ئەم ئاوسانە لەگەڵیە گۆشتی گورچیلەکەش تەنک بووە. ئەم تەنک بوونەوەیە کە ڕوئەیە ئەمە نیشانێکی باش نییە، یعنی زەختێکی زۆر لەسەر گورچیلەکەیە بۆ بێ بە تا زووتر چارەسەرکرێ باشترە. ئەگەر هەیە بەعزێ نەخۆش کە چارەخواز کە ئاوسانی گورچیلەکەشی هەیە دەرەجەی کەم بێ هیچ نیشانێکی نەبێت هەست بە خۆی نەکا و بە سوتفە مەسەلەن سۆنارەکە بۆ شتێکی تر دەرەکەوێت کە گورچیلەکەی ئاوساوە. بەس عادەتی کە نیشانەی هەبێ و تووشی نیشانەی کات نەخۆشەکە تووشی ئازارە بێت، ئازاری کەلەکەی بەتایبەتی ئەو لایەکە ئاوساوە ئازاری کەلەکەی لەوە چێوە ئازارە بەرەو بەرموسەڵانی بڕوات، تووشی دڵتێکەڵ هاتنیەکە، تووشی ڕشانەوەیەکە، تووشی ئەگەر هەوکردنی لەگەڵا بێت تووشی لەرزوتایە کات. ڕاستێکی هەڵئەوسانی گورچیلە هۆکاری زۆرە بەپێی تەمەنەکانی ژەگۆڕێ. بۆ نمونە کاتێک کە کەسەکە بەردی هەبێ ئیتر ئەوە لە هەموو تەمەنەکانە ڕۆیە لە مناڵە کەمتر لە گەورەیە زیاتر. ئەگەر هۆکارەکە مەسەلەن تەسک بوونەوە بێ ئەوە بێ کەسێک بێت تەمەنی هەبێت تووشی ئیلتیهابات بوو تووشی هەوکردن بوو بێ هەوکردنەکە لەگەڵ بەردوشتا بوو بێ ئەوە ئەگەری هەیە تووشی تەسک بوونەوەی کە یان ئەوەیە ئەو وتمان ئافرەتی دووجان کە مناڵەکە گەورە ئەبێت ئەکەوێتە بەشی دووهەمی حەملەکەیەوە زەختە خاتە سەر بۆری حالبەکانی ئاوسێنێ. هەروەها کە هین ئەگەر زیگماک مناڵکە لە دایکە بێ کێشەی تەسیبوونەوەی بۆری حالبی هەبێ حەوزی گورچیلێ هەبێ ئەم بۆری حالب ئەمانش کێشە زیگماکەکان ئەمانەیەکێکن لە هۆکارەکان بەعام ئەو هۆکارەکانە. هەروەها پرۆستاتیش لە پیاوانە ئەگەر گەورە بێ و زۆر
میز نتوانێت بەتاڵکاتەوە نەخۆشەکە بەرە هەردوو لە ئاوسینە بەڕاستی. نیشانەکان زیاتر وەکو وتمان نەخۆش هەیە ئەگەر هەڵ ئاوسانەکە کەم بێ لەوچە هیچ نیشانێکی نەبێ هەست بەخۆی نەکە و بە سوتفە لە سۆنارا بۆ شتێکی تر پێی بزانێ. بەڵام کە زۆر بوو هەڵ ئاوسانەکە نەخۆشەکە تووشی هەندێ نیشانە ئەبێت ئەویش یەکەم ئازارێکی بەقۆتە لە کەلەکەیە لەگەڵ لەوەچێ و ئازارە بەرەو بەرموسەڵام بچێت. ئەم ئازارە تایبەتە بەو لای گورچیلەکە کە ئاوساوە لای ڕاست بێ یان چەپ بێ. هەروەها ئەگەر هەیە تووشی دڵتێکەڵاتن و ڕشانەوەی بکە. هەروەها لەوە چێ ئەگەر هەوکردنی لەگەڵا بێ تووشی لەرزوتای بکە نەخۆشەکە زەختی دابەزێنێ و هۆشوشتی دابەزێت. ئەمە لە حاڵەتە مەترسیەکانە کە هەوکردنی لەگەڵا بێ. بۆ نمونە ئەگەر بەرد بێ هۆکاری هەڵ ئاوسانەکە زۆر بە دەگمە نەیبینین هەردوو لە بە ئاوسێ بەهۆی دابەزاننی بەردی گورچیلەوە. بەس لەو هۆکارانە کە زیاتر تووشی هەڵ ئاوسانی هەردوو لامانەکە ئەوەیە کە نەخۆشەکە کێشەی پرۆستاتی هەبێ لە پیاواندا میزەڕۆی ناتوانێت میزەکە بەتاڵ کاتەوانێ بەشێکی زۆر ێمێنێتەوە و زەختە خاتە سەر گورچیلەکان و هەڵیان ئاوسێنێ. هەروەها ئەو نەخۆشانەی کە تووشی شەلەلی میزەڵان هەبن میزەڵان ئیش ناکات میز بەتاڵ ناکاتەوە کە ئیش نەکات و میزەکە بەتاڵ ناکاتەوانێ و میزە ئەمێنێتەوە و بەرەبەرە چێتەوە بە گورچیلەکان و گورچیلەکانی ژەڵ ئاوسێنێ هەردوو لە کێشەی بۆ دروستەکە چونکە ئەو هەڵ ئاوسانە وتمان کە ڕوئەیە بە گیرانێک هەبێت لە بەتاڵکردنەوەی ئەم میزە نێڵە ئەم میزە بە تەواوی بەتاڵ کرێتەوە کە ئەم میزەش کۆ بێتەوە ئەگەڕێتەوانێ زەختە خاتە سەر گۆشتی گورچیلەکە بەرەبەرە گۆشتی گورچیلەکەەوە چێتە نک کاتەوە و ئازێتی بە. وەکو خواردنی خوێ یان شتی سوێر وەکو خۆی تەسیر لە هەڵ ئاوسانەکە ناکە بڵێن هەڵ ئاوسانەکە زیاکە یا کەمیەکە هەرچێک نە بەس خوێ وەکو خۆی گرژیەک و زەختێک دروزەکە لەسەر گورچیلەکە چونکە گورچیلە یەکێک لە ئیشەکانی ئەوەیە کە خوێ تەنزیمکە لە بینی لەش و لە بینی ئەو میزە کە دروزە بێ و یێتە دەرەوە لەبەرەوە ئەمە هەر وەکو خۆی زەختێک لەسەر گورچیلەکە دروزەکە و فشاری خوێنیش بەرزەکاتەوە لەبەرەوە خواردنی خوێ لە کاتی هەڵ ئاوسانی گورچیلە ئەبێ ئاگاداری بین ئەبێ کەم بێت. خواردنەوەی ئاو لە دیسانەوە ئەگەڕێنەوە بۆ هۆکارەکان بۆ نمونە ئەگەر نەخۆشێک بەردێکی هەبێت لە گورچیلەکە و دابەزێەوە وەری حالبی و ئەوێ ئەم بەردە فڕەیە طبعا نەخۆشەکە دوو گورچیلێ هەیە یەک لای ئاوای لێ هاتووە کە یەک لابێ زۆر زەڕۆرە نەخۆشەکە ئاوێکی زۆر بخوا بۆی بتوانێت میز دروستکە و پاڵ بەم بەردەوە بنێ و فڕی بە ئەمە زائیدەن چارەسەر کە ئێمە بۆیە نووسین. بەس لە حاڵەتی ترا کە ینی بەڕاستی نەخۆشمان هەیە گورچیلەکەی هیلاک بووە هەردوو لای ئاوساوە ئەمانە بەڕاستی ئاو خواردنەوە بێ بە پێی حساب بێ بە پێی کێشی نەخۆشەکە گۆڕێ بە پێی حاڵەتەکەی تەمەنەکەی ئەمانە هەموویە گۆڕێ. ئەگەر هەردوو لە ئاوسا بێ و گورچیلەکە عەزێتی بوو بێ ئەبێ ئاگاداری ئاو خواردنەوە بین. ئەوە پلان و ڕێنمایی تایبەتی ڕاستی و نەخۆش. ئەو نەخۆشیە درێژخایانە کە تەسیر لە گورچیلەکە و گورچیلە عەزێتە وەکو شەکرە ئەگەر بێت و شەکرە گەشتێتە مەرحەلەیە گورچیلەکەی عەزێت دابێ و ئیشکردنی ئەم گورچیلەیە دابەزی بێ ئەبێ بە حساب بە پێی کێش بە پێی تەمەن حسابی بۆ کرێ ئەم نەخۆشە لە ڕۆژەکە چەند ئاو بخواتەوە و بە پێی میزکردنەکەش فەرقەکە لەبەرەوە پلانی تایبەتیەوێ. چارەسەرەکان عادەتەن حاڵەتمان هەیە چارەسەری هەر ناوێ. بۆ نمونە گیرانی حەوزی گورچیلە لە مناڵدا ئەگەر دەرەجەیەکی کەم بێ ئەوە متابعەیەکەین و دەستکاری ناکەین. ئەگەر چارەسەری بوێ زۆر بێ گیرانەکە هەڵ ئاوسانەکە دەرەجەکەی 3 و 4 بێ لەوە چێ یەکسەر پێویست بە نەشتەرگەریکا و بۆی بکەین ئەمە وەکو هۆکار. هەروەها هۆکارەکانی تر بۆ نمونە ئەگەر بەرد بێ ئەو کاتە کە بەردەکە دابەزیوە یەکەم چارەسەر ئەوەیە ئێمە عیلاجی بۆ نووسین ڕێنمایی ئەینێ بۆ نەخۆشەکە بە شەرتێ هیچ حاڵەتێکی فریاگوزاری نەبێ لەگەڵیا لەوەی خۆی بتوانێت بەردەکە دانێ ئەگەر بەردەکە بچووک بێ ینی 5 ملیم بۆ خوارەوە
5 ملیم بۆ 10 ملیمیش هەر ئەگەری هەیە فڕێبا بەس ئەگەرەکە کەمترە حجمی بەردەکە دەورە بینێ. هەروەها حاڵەتەکانی تر ئەگەر هەتا قۆناغی هەڵئاوسانەکە زیاتر بێ چارەسەری پێویست ئەبێ و نیشانەکانیش دەورە بینێ لە نەخۆشەکە و چەندێک گورچی لێ ئازێت داوە و عادەتی چارەسەرەکەی ئەبێ نەشتەرگەری بێ. هەڵئاوسانی گورچیلە لە کەسێکا کە یەک گورچی لێ هەبێ حاڵەتێکی فریاگوزاریە بە تایبەتی ئەگەر شتێکی کتوپڕ بێ وەکو بەرد یان مەسەڵەن کێشەی ئیلتیهاب یا پرۆستات یا هەوکردنی لەگەڵا بێمانە یەکسەر ئەبێ چارەسەر کرێ و دکتۆری تایبەت بیبینێ و چارەسەری بۆ بکە چونکە خوا نەخواستا شتەکە تەخیر بێت ئەگەر هەیە ئەو گورچی لێشی لەدەست بە.